داوتکراین بۆ ئەم سمینارە خۆی لە شارە زۆر پێشکەشکرا وتیان سمینارێکە زۆر سەرکەوتووە بە ناونیشانی تایبەتمەندیەکانی مامۆستای سەرکەوتوو. اینجا ئێمە خۆمان نەمانتوانی سەردانی بکەین بەهۆی ئیشکارێکی خۆمانەوەکە لە سەرپەرشتیارەتی هەمان بوو. بەڵام وەکو بیستمان و پێیان ڕاگەیانین کە سمینارێکی زۆر سەرکەوتووە بۆ مامۆستایان تر لەبەرەوە داوامان کرد لە مامۆستا بەڕێزە کە مامۆستایە لە خوێندنگەی چوارچەها لە پەروەردەی شارە زۆر، بەڵام لە زانکۆش دوو ڕۆژوانە ئەڵێتەوە بە هەندێک لە قسمەکان هەر لە کە ماجستێری هەیە لەسەر پەروەردەی دەروونزانی. اینجا ئێمەش بەنسبەت و حەزمان کردو بۆ مامۆستاکانمان لەبەرەوەی مامۆستامان هەیە مادەی باشی پێەیە کە لە پۆلا دەرس ئەڵێتەوە، بەڵام لەوانەیە هەندێک خەلەلی کەسایەتی بێ، هەندێک خەلەلی هەبێکەوە هۆکاری نەگەاندنی هەبێ، یان لەلایەنی دەروونزانیەوە لەلایەنی خەسڵەتەکانی خۆیەوانێ نەتوانێت معاملە لەگەڵ خوێندکارەکانی بکە، یان بتوانێت شێوازی گەیانەکەی بەتایبەتی لەگەڵ سیستمی نوێیە کە ئەم سیستمە پێویستی بەوە هەیە بە شێوەیەکی گروپات پێشکەش بکرێت. هەندێک جار لەگەڵ ئەوەیە تۆ ئەبێ ڕەچاوی ئاستەکانی خوێندکار بکەی، هەندێک مامۆستا ڕەچاوی ئەوانە ناتوانێت بکات لە پۆلەکە. هەرچەنە خۆی گیرروگرفت زۆرە لەناو خوێندنگەکانی ئێمەیە کە بواری ئەو مامۆستاکە نایە، بەڵام ئەبێ ئێمە بەپێی تواناکانی خۆمان هەندێک لەو کارانە ئەنجام بدەین کە ببێتە هۆی سەرنجڕاکێشانی خوێندکار بۆ بابەتەکەی. بۆیە حەزمان کردووە کەەوە مامۆستا بەڕێزە بانکەی بۆ ئەوەی بتوانێت یعنی بەپێی توانای خۆی هەندێک لەو زانیاریانە بگەێنێ بە مامۆستاکانی ئێمە، هەتا بتوانێت هەندێک لە کێشە و گیرروگرفتەکانی کە لە کۆمەڵگاکان لە ناو خوێندنگەکەمانە هەیە ئێمە بتوانێت چارەسەری بکەین.